جیمی کارتەر پیاوی ئاشتی و ئیدارەی قەیرانەکانی ئەمریکا ماڵاوایی کرد. ئەمریکا وڵاتی سەرۆکەکان 5 سەرۆکی دیکەی وڵات هێشتا لە ژیانجان. جیمی کارتەر سەرۆکی ئەمریکای ساڵانی کۆتایی هەفتاکان و سەرەتای ساڵانی هەشتاکان لە تەمەنی 100 ساڵیدا لە شوێنی لەدایکبوونی لە ویلایەتی جۆرجیا کۆچی دوایی کرد. کارتەر 39یەمین سەرۆکی ئەمریکا بوو. ساڵی 2002 خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا. سەر لە بەیانی ئەمڕۆ لە ماڵەکەی خۆیدا لە ویلایەتی جۆرجیا بە نەخۆشی شێرپەنجە کۆچی دوایی کرد. جۆ بایدن سەرۆکی ئەمریکاش ڕایگەیاند جیمی کارتەر پیاوێکی بە هەڵوێست و خۆنەویست بوو. دۆناڵد ترامپیش وتی جیمی کارتەر هەموو ئەوەی لە توانایدا بوو بۆ باشترکردنی ژیانی ئەمریکیەکان کردی، بۆیە هەمومان قەرزدار و سوپاسگوزاری ئەوین. بیل کلینتۆنی سەرۆکی پێشووتری ئەمریکاش دەڵێت سەرۆکی کۆچکردو تا دووە ساتەکانی ژیانی بۆ خزمەتکردنی کەسانی دیکە ژیاوە. جۆرج بوشی سەرۆکی پێشووتریش نووسیویەتی میراتی کارتەر ئیلهام بەخش دەبێت بۆ ئەمریکیەکان و نەوەکانی داهاتوو. ئۆباماش ماتەمێنی خۆی بۆ کارتەر دەربڕی و ڕایگەاند کارتەر هەمومانی فێری ژیانێکی پڕ لە کەرامەت و دادپەروەری و خزمەتکردن کرد. کارتەر بە تەمەنترین سەرۆکی ئەمریکا بوو کە لە ژیان جاما بوو. لە ساڵی 1977ەوە بووە سەرۆکی ئەمریکا و تا ساڵی 1980 لە پۆستەکەی جەممایەوە. کۆشکی سپیش ڕایگەاند سەرۆکی ئەمریکا ڕۆژێکی وەک ڕۆژی ماتەمێنی نیشتمانی بە بۆنەی کۆچی دوایی جیمی کارتەرەوە دیاری کرد. کارتەر لە 1977 بۆ 1981 سەرۆکایەتی ئەمریکای کرد. لە ماوەی سەرۆکایەتیەکەیدا ئەمریکا ڕوبەڕووی خراپی ئابووری، هەڵاوسان، بێکاری و قەیرانی وزە بووە. هەر بۆیە بە پیا و سەرۆکی ئیدارەدان و تێپەڕاندنی قەیرانەکان دادەنرێت. لە ئاستی سیاسەتی دەرەوەشدا چەندین دەستکەوتی بۆ ئەمریکا بەدەستێنا. لە ساڵی 1978 نێوەندگیری کرد بۆ ئەوەی ڕێککەوتنی ئاشتی کەمپ دیڤید لە نێوان میسر و ئیسرائیلدا واژۆ بکرێت. هەروەها دانوستانی کرد بۆ واژۆکردنی دوو ڕێککەوتن نامە بۆ ئەوەی کۆنتڕۆڵکردنی کەناڵی پەنەما لە دەستی ئەمریکا و بدرێتە دەستی پەنەما خۆی. هەر لە ماوەی سەرۆکایەتی کارتەردا لە ساڵی 1979 لە تاران هەڵکوترایە سەر باڵیۆزخانەی ئەمریکا و کارمەندە دیپلۆماسیەکانیان بۆ زیاتر لە ساڵێک بە بارم تەگرت. هەر لەو سەردەمەدا یەکێتی سۆڤیەت لە ساڵی 1979 ئەفغانستانی داگیر کرد. وەک هەڵوێستێک کارتەر بڕیاریدا بەشداری لە ئۆلۆمپیادی 1980 مۆسکۆدا نەکات و سیاسەتی دەرەوەی کۆڕی. کارتەر دوای تەوابوونی سەرۆکایەتیەکەی سەنتەرێکی لێکۆڵینەوەی بەناوی کارتەر دامەزراند کە لە بواری یارمەتی مرۆیی چاودێریکردنی هەڵبژاردنەکانی سەرتاسەری جیهان کاری دەکرد.